پیغمبری خوا صلی الله عليه و آله وسلم افرمه اگر تو لشوێنێکا بوویت دوو کەس قسەیان پێکەوە ئەکرد یەکێکیان ملی ئاوە سەری ئەم لاولایە کرد بزانە کەس گوێی لێ نییە بەڵام تۆ گوێت لێ بوو ئەوە عەهدێکە لە گەردنی تۆیە نابێ ئەو کەلیمەتە کە گوێت لێ بووە لە هیچ شوێنە بیدرکێنی چونکە ئەوانە نەیانویست قسەکان بدرکێ بۆیە عەهد و پەیمان یەکێکە لەو شتانەی کە لە ئاخری زەمانە هەڵ ئەوەشێتەوە تۆ لە ڕەمەزانە دنیای عەهد و پەیمانت داوە لە جەژنە عەهد و پەیمانت داوە لە هەموو خوێندنی سوورەتی فاتحەیە تۆ عەهد و پەیمان ئەدە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین پەیمان لەگەڵ خوای خۆتە لە عەقیدەی خۆتە لە فکر و بۆچوونی خۆتە هەموو ئەمانە واجبە لەسەر ئینسانی موسڵمان وەفای هەیە بەرامبەریان ئەفەرمێ ئەم خەڵکەی لە ئاخری زەمانەوە دێن مەسئلەی عەهد و پەیمان بەلایەنەوە هەڵوەشانەوەی زۆر بە سووک سەیرەکەن زۆر بە ئاسانی هەڵی ئەوشێنەوە